گفتگۆکەین لەسەرکردنەوەی نەخۆشخانەیەکی تایبەت بە چاودێری چڕ لە شاری سلێمانی. نەخۆشخانەکە تایبەتە بە چ جۆرە نەخۆشیەک، ئایا کەلوپەلوامێرەکانی تەواوە کامل لە بۆی دابین کراوە، ئایا چۆن کارمەندی بۆ دابینەکرێ، کارمەندی هەیە نیەتی. گفتگۆکەین لەسەر نەخۆشخانەکە کێ لێ سوودمەندە بێ. گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر فەریدون ئیبراهیم، بەڕێوەبەری نەخۆشخانەی ئەڵمانی بۆ نەخۆشیەکانی کۆندامی هەناسە. دکتۆر سڵاو لێ بەبیانی باش. زۆر سپاس بەخێراتی سەرچاو. سپاسەکەم. بەخێر بێ. دکتۆر ئەو نەخۆشخانەیە چییە و کەی کراوەتەوە؟ ئەمە دوێنێ. بەڵێ بەڵێ. خۆی لە ڕاستیەکە ئەمە نەخۆشخانە نییە، ینی بەشێکە ناتوانین نایبنی نەخۆشخانەی تەواو، چونکە وا دروستکراوە. ئەمە وەختی خۆی لە کاتی کۆرۆنایە بڕیار وا بوو بکرێتە بەشێکی تایبەت بە جیاکردنەوەی ئەو نەخۆشانەی کەوا کۆرۆنایان هەیە و تەندروستیان زۆر خراپە، پێویستیان بە چاودێری چڕ هەیە. بەڵامی تر کۆرۆنا تێپەڕ بوو و کاتێک لە کاتی تەواوبوونەکەیە کە تقریبان چەند مانگێکە تەواو بووە، دوێنێ بە فەرمی کرایەوە، بەڵام هێشتا هەندێشتی تری ماوە کە بە تەواوەتی بۆی دابین بکرێ. ئێستا لەبەرەوەی ئەو حاڵەتانە کەم بۆتەوە، زۆر کەم بۆتەوەی کە پێویستی پێوە نەخۆشخانەیە بۆ جیاکردنەوەی نەخۆشەکانی کۆرۆنا کە تەندروستیان زۆر خراپە، پێویستیان بە چاودێری تایبەت هەیە. لەبەرەوە وا بڕیاریرا کە ئەم نەخۆشخانەیە بکرێتە نەخۆشخانەیەکی یا بەشێکی تایبەت بە با بڵین چاودێری چڕ، بە تایبەتی ئەوانەی کە کێشەکان لە کۆئەندامی هەناسەیە. تەبعاً ئەوانە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانن. ئەو بڕیاری کە نەخۆشخانەکە کرایەوە بۆ ئەو مەبەستەیە. بڵێ باشە. پێشتر بووە ینی نەخۆش پێویستی بە بێدێک بێ و نەبوو بێ بۆی دابن؟ زۆر لە سلێمانیە بەڕاستی ئەتوانین بڵین لە ڕەبێ لە هەموو هەرێمی شاهەروە بێ و لە سلێمانی هێشتا ژمارەیەکی زۆر لەو هاوڵاتیانەی لەو نەخۆشانێکەوە پێویستیان بە چاودێری چڕە شوێنیان دەست ناکەوێت، لەبەرەوەی کە ئەو شوێنانەی کە ئەو باڵین تەختانەیە خودە و بێدانی کە پەیوەستن بەو حاڵەتەوە لە سلێمانیا هێشتا زۆر کەمە، تەنها ئێستا لە نەخۆشخانەی شار هەیە و باقیەکەی تریشی لە نەخۆشخانە تایبەتەکان هەیە، ینی ئەهلیەکان هەیە. لەبەرەوە زۆربەی زۆری هاوڵاتیانەوانی کەوا تووشی ئەو ناڕەحەتیە زۆرا بن و پێویستیان بەوا بێ کە لە نەخۆشخانە لە چاودێری چڕ بخەوێنرێن، ئەبێ ینی لە ئەنجامە بچن بۆ نەخۆشخانە ئەهلیەکان کە ئەمەش تێچوویکی زۆر زۆری تێچیە، بارگرانیکی زۆرە بۆ نەخۆش. هەوڵەکە ئەوەیە کە ئەم شوێنە بکرێتە بە بەدیلێکی باش بۆ ئەو نەخۆشانەوە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتی بتوانێت سوودی لێوەرگێت. باشە. دکتۆر چاودێری چڕی ئەو نەخۆشیانەکریان ئەو نەخۆشانەکرێت کە گرفتی کۆندامیان ناسییانەیە یان نا هەموو کەسانێکی پێویستیان بە چاودێری چڕە لەوێ جێکرێنەوە؟ ئەوەی کە بڕیارە وایە کە ئەو کەسانی کەوا کۆئەندامی هەناسیان با بڵین ناڕەحەتیەکان لەوەیە، بەڵام زۆربەی زۆری خەڵکی تریش ینیوانی تریش هەرتوان سوودی لێوەرگێن. ئەوانی کە لە چاودێری چڕن زۆربەی زۆریان، ینی ئەگەر هەر هۆکارێک بێ، ئایا هۆکارەکە لە کۆندامی هەناسەشان نەبێ، لە ئەندامی سوڕانابێ، با بڵین کۆندامی سوڕانابێ، یاخود لە کۆندامەکانی تری لە شیشانەبێ، هەر پێویستیان بەوا بێ. لەبەرەوە بە هەموو کەسەکان دەتوانن سوود لەو شوێنە وەربگرن. چاودێری چڕ جاری وایە لە ڕووداوێکی هاتوچۆیە کەسێک پێویستی بەوا بێ لەژێر چاودێری چڕابێ، ڕەنگە بێت نەما بێت، ئەتوانرێ سوودی لێوەرگرێ بە مەرجێ ئەو کارمەند و ئەو دکتۆرانی بۆ دەستەبەر و دابین بکرێکەوە لەو تایبەتمەندێتیایە لەو پسپۆڕێیاکەوە بەشدارن. ئەو پرسیارەکەی من بوو، ئایا ئێمە کارمەندی تایبەتمەندمان هەیە لەم بوارەکە ئەمە بەباشی بکە و بیزانێ؟ و لە کوردستانە، لە هەرێمی کوردستانە، لە سلێمانیا بەڵێ ژمارەیەکی زۆر لەو کارمەندانە هەیە، یعنی خۆشبەختانە ژمارەیەکی زۆر لەو کارمەندا هەیە، بەڵام ناخۆشیەکە ئەوەیە کەوا ئەمانە هیچیان دانەمەزراون، یعنی ژمارەیەکی زۆر لە کارمەند هەیە، بەڵێ ینی شادێکی باشیان هەیە، خیبرەیەکی باشیان هەیە. ئێستا هەندێکیان 3000 و ئەوەنە زیاتر تقریبان خۆبەخشن، ینی بە خۆبەخش یە دەوامە کاوڕاتەوە هەموو هیواکە، ینی ئەمە لێوەی هەیە کەوا ڕۆژە لە ڕۆژان نەکدا بمەزرێ بکرێ بە گرێبەست. ئەمە ئەگەر بە هیوا بەڵێ بەو هیوایەوە تەوان ئەمە باش نییە، ینی ڕاستە بۆ ئەو کەس لەوانەیە خیبرەیەکی باش پیاکە، بەڵام ئەوە لە دنیای نییە کابرا بچێ بە خۆبەخش داوام کاو هیچ ئەمەلێکی نەبێەوەمانە. ینی بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بتوانێت ژمارەیەکی باش لەوانە
دابمەزرێنێ یاخو بە گرێبەستیان لەگەڵا بکە ئەتوانێت سوودێکی زۆر بە با بڵێن سێکتەری تەندروستی بگەێنرێ چکە بەڕاستی لەبیرمان نەچێت تقریبان لە 2015 ژمارەیەکی زۆر لە کارمەندان نەکەر لە بواری تەندروستیە لە هەموو بەشەکانی ترا بەڵام باسی تەندروستی بکەین ژمارەی زۆر لە کارمەند خانەنشین بووە دکتۆر خانەنشین بووە ڕاستە دکتۆر دامەزرێ بەڵام ژمارەیەکی زۆر کارمەند خانەنشین بووە ژمارەیەکی زۆر ڕۆشتە دەرەوەی وڵات ژمارەیە گوازی لە کارەکەی هێناوە ڕەنبێ ژمارەیە کرد کۆچی دوایی کردبیێ لە ژیانە نەماوی ئەم ژمارە زۆرە لە سێکتەری تەندروستی کەمەوێتەوە لە بیریشمان نەچێ خۆی بەرەو زیاییە ڕایانی ژماری دانیشتوان زۆر زیایی کردووە دنیا پێشکەوتووە خەڵکیی زۆر هاتۆتە شارەکەەوە کە با بڵین دانیشتوی هەرمی کوردستانی ئەمانش پێویستیان بە خەدەماتی زیاترە ئەم ژمارە کە لە سێکتەری تەندروستی کەمی کردووە خەدەماتی تەندروستی بە هەمان شێوە زۆر کەمەکاتەوە ئێستا تۆ نەخۆشخانەیەکەکەیتەوە کۆی دوێنێ با بڵین یا نەخۆشخانەی ئەڵمانی لای ئەمە کە کراوەتەوە یعنی بەڕاستی ئەگەر ژمارەیەکی باش لە کارمەند و لە دکتۆر و لە شتانی بۆ دابین نەکرێت ناتوانانی ئەو خزمەت گوزاریە پێشکەشکەی کە بۆی دروست کراوە ینی ئێمە ماوەیەک لەو یعنی دوێنێ لەگەڵ ئەو کەنەدیانە قسەمان کردوتیان کەیەکەوێتە ئیش نەمانتوانی وەڵامیان بینەوە کە کەیتوانین ئەم نەخۆشخانەیە ئەم بەشە بکەینە ئیش وتیان ینی لەبەرەوەی کە کارمەند نییە بڵێ لەبەرەوەی کە کارمەند نییە ینی ئەوانیش زۆریان پێ ناخۆشە وڵێ ئێمە خەستخانەکە یا بەشەکە یا شوێنەکەمان دروست کردو مەفروض وایە وەکو هەدیە دروستیان کرد بۆی خزمەت بکە ئەوان پێیان ناخۆشە کە سێماین کە بێتەوە سیرەکان نەخۆشخانەکە وەکو خۆی جوانە بەس دەرگاکەی داخراوە مەسەن کەس ناتوانێت خزمەت پێ دوایە دابخرێت تا سێ مانگی کە وەکو داخستندا ناخرێت نا ئێمە تەجروبەیەکی لەو شێوەمان هەیە لە نەخۆشخانەی ئەڵمانی کە پێوتری نەخۆشخانەی ئەڵمانی بۆ چارەسەرکردنی نەخۆشەکانی هەناسە ئەویش ماوەیەکی زۆر کرایە بەڵام تا خستمانە سەر پێی خۆی و کە ئیشی خۆی کرد و بتوانێت 24 سعات نەخۆش وەرگێ و نەخۆشەکان لەوێ بخەون بەڕاستی کاتێکی زۆری ویست ئێستش نەمانتوانیەوە بە با بڵین بە هەموو تاقی خۆیەوە بە هەموو ئیمکانیەتی خۆیەوە ئیشی پێ بکەین لەبەر نەبوونی کارمەند ئەمە ئەگەر تۆ مثلا 100 کارمەند هەبێ ئێستا ئەتوانی و نەخۆشخانەیە لە باتەوەی لە ڕۆژێکە بیسی نەخۆش داخڵکە ئەتوانی 80 نەخۆش داخڵکێ کە خۆی جێگەی زیاترە ئەمە وا کات تۆ خەدەماتەکە و نەتوانی بەو شێوەیە ئەگەر هەشبێ لەبەر دەستی شتابێ بەڵام لەبەر نەبوونی کارمەند و کەرەسەی پێویست نەتوان ئەجنا چیزی باشی تە ینی ئەم نەخۆشخانەی دوێنێ چیزەکانی تایە تقریبان کە بتوانی ڕۆژانە بەڕێوەی بەری ژمارێکی باش نەخۆش ئیسیفادەی لێ بکە باشە دکتۆر تۆ ڕەنگە بۆ کارمەند بە خۆبەخشەکان پڕ بکرێتەوە بەڵام ئەی پزیشکەکان چۆن ئێمە پزیشکمان هەیە لە سلێمانیا بەڕاستی لە سلێمانی پزیشکی باشی لە هەرمی کوردستان پزیشکی باشی لێ پێم وانەیە کێشەی زۆر گەورەمانە بێت لەسەر پزیشک ڕاستە ئەویش هەر کێشەمانە بێ بەڵام کەمترە لەوەی کارمەندان چونکە خۆشبەختانە بۆ بەنسبەت پزیشکەکانەوە ساڵانە ئەو کەسانەی کەوا با بڵێن لە کۆلیجە پزیشکیەکان دەرەچن و تەخەڕوجەکەن ئەوانە دامەزرێن ینی ئەوانە بەشێکی زۆریان نامێنێتەوە ڕاستە ئێستا بەشێکیان هەر هەڵیان بەرەو ئەوروپا وڵاتانی دەرەوە بەرەو هەندەران ئەڕۆن بەڵام هێشتا ژمارەیەکی زۆریان نامێنێتەوە ژمارە اختصاسانە بەرەو زیایی ڕۆ ژمارەی زۆر پزیشکی زۆر باشی ئاست بەرزی ئەوانەمان هەیە ینی لە کوردستان بۆ ڕۆن بۆ ئەوروپا ینی حکوومەت خۆی نابێ بیر لەوە بکاتەوە 12 ساڵی خوێندن 6 ساڵی کۆلێژ ینی نزیکەی 18 ساڵ مەسروف لەم هاوڵاتیە کابان بکەین کە یەتە بەرهەموو وڵاتەکە جێ هێڵە کار زۆرە طبعا لە هەموو دنیاوە ئەو کۆچە لە هەموو شوێنێکەوە هەیە ینی ئێستا بڕۆ لە وڵاتەکانی تریژ ینی من جۆم لە راپۆرتێک بوو سەر بە باسی دکتۆرەکانی تورکیاکە باسی دکتۆرەکانی وڵاتە عەرەبیەکانەکە هەمووی لە هەموو دنیا ئەم کۆچ و ڕەوە بەردەوامە و هەر بەردەوامیشە بێت لە ئەمریکا لە ئەوروپا و خەڵگەچێ بۆ ئەمریکا لەبەرەوەی هەر کەسە و بۆ خۆی شتێکی باش یعنی لە خەیاڵ و لە فیکر و لە بیرکردنەوەی خۆیان وا هەستەکە لەوانەیە لەو شوێنە بتوانێت خزمەتی زیاتر بکات لەوانە ئەم وڵاتی ئێمەش خۆ دەزانی ینی لەبەر کێشە و لەبەر بوونی شەڕ و لەبووربوونی ناکۆکی زۆر و ئەوانە خەڵکێکی زۆر هەیە تەحمولیەوە ناکە ینی وا هەستەکە لە وڵاتی تر دەتوانێت زۆرتر یا زووتر بگا بە ئامانجە ڕاستەکانی خۆی خاستانە و کەسانی کەوا لە بواری پزیشکیان دایمەن بیر لە خوێندنەکەنەوە بیر لە هێنانی بڕواناماکەنەوە بیر لە شتانەکەن و لەبەرەوە زۆربیان ئەو حاڵەتە هەڵەبژێرن و چن و لێ بڕوانامی خۆیانێنەوە هەندێکیشانە گەڕێنەوە تەنانەت یعنی هەندێک لە دکتۆرەکان کاتچنەوە دوای چەند ساڵێکە گەڕێنەوە بە شاهدێکی بەرزی باشەوە کە خزمەتی ئەم وڵاتە ئەکە لە ڕاستێکە
دکتۆر تۆزێک باسی و نەخۆشخانەی بکەین کە جەنابەت ئێستا بەڕێوەبەری و نەخۆشخانەی ئەڵمانی بۆ نەخۆشیەکانی کۆندامی ناسا ئەم نەخۆشخانەی ئێستا ڕۆژانە چەند نەخۆش وەرەگرێت چەند نەخۆش سەردانتانەکە لە چ بوارێک سەردانتانەکەن ئەم نەخۆشخانەیە خۆی وەختی خۆی بۆ کۆرۆنا دروستکرا بوو ئەڵمانیەکان دروستیان کرد کە بۆ ئەو نەخۆشانێکەوە پێویستیان بە خزمەتە لە بواری کۆرۆنایە بەڵام کۆرۆنا تەواو بوو کە نەخۆشخانەکە تەواو بوو وا بیرکرایە بکرێت بە نەخۆشخانەیەکی نزیک لە بواری کۆرۆناوە کە ئەویش نەخۆشیەکانی سنگە خۆی 5 خەستەخانە هەیە لە عێراقا لەم بابەتە کە ئەڵمانیەکان دروستی ینی بە پارەی بابڵین بانقی ئەڵمانی دروستکراوە ئەم 5 نەخۆشخانەیە یەکیان لە هەرێمی کوردستانە لە سلێمانیە دوانیان لە بەغایەکە لە مووسڵە یەکێک لە بەسرە لە دوایە بیرکرا لەوە ئەم نەخۆشخانەیە چی لێ بکرێت ئەگەر بە کۆرۆنادامری لە ڕاستیە کۆرۆنا ئێستا لەو ئاستیانەیەکەوە پێویستی بە خەستخانێکی گەورە بێ و نەخۆشی ینی ئەتوانرێت نەخۆشەکان کەمکەمن زۆر مەترسیدار نۆرمال بۆتەوە بەڵێ لە شارەکانی تری عێراقایشیان کرد بە نەفسیەیەکە کرد بە مناڵانێکە بە نەخۆشخانەی سەرەتانیوانە لە سلێمانی وا بڕیاریە بکرێ بە نەخۆشخانەیەکی کۆندامی هەناسە کە لە ڕاستیەکە زۆر نزیکە لە کۆرۆناوە ئەگەر خوانە خواستە کۆرۆنا شەڵباتەوە توانی هەم بەکاری بێنیەوە چیزە و ئەو ئامێرانی کە لەوەیە و ئەو خیبرەی کە لە کارمەند و دکتۆرەکان هەیە توانی بەکاری بێنی بۆ کۆرۆناشی سینی هەتا ئەڵمانەکانیش خۆیان زۆریان پێ خۆشتر بووتیان ئەمەیان نزیکە ینی کە بیریانە کردویان نەخۆشخانەیە بکرێ بە نەفسی ئیسیفادەی نییە اینجا دوایەوە لە بیرمانە چێم نەخۆشخانەی بە شێوەی سندویچ پەناڵ دروست کراوە ینی زۆر ناسکە ینی ڕەم بێ ئەبێ زۆر خزمەتی کەی بۆی کەوا بتوانێت زۆر خزمەتت بکە دیوار و شتەکانی هەموو بە شێوەیەکی ناسکەوانە لەبەرەوە بیرکرا بکرێ بە نەخۆشخانەی کۆ ئەندامی هەناسە ئەڵمانەکان دروستیان کردو ئەڵمانیەکەشمان پێوەنە بۆ بە نەخۆشخانەی ئەڵمانی بۆ ئەم نەخۆشخانەیە ئێستا لە حاڵەتی ئێستا ڕۆژانە بەیانیەکانی کە با بڵین وەکو ڕاوێژکاری وایە بە پێی ڕۆژەکە ژمارێک نەخۆش دە بۆ 15 جاریوای بیست نەخۆش ڕۆی تیەکە جاریوایە کەمتر جاریوایە زیاتر بە پێی ڕۆژەکە لە ئێستا لە بەرەوەی هێشتا زۆر نەناسراوە بڕیار وایە لە ماوەیەکی ترا ئەگەر ئەوەش سەر بگرێ بەشی تر وەکو حساسیت و ڕەبوو هەندێک بەشی تریش بێنرێتەوە تەڵان ئەو کاتە ئەبێ بە نەخۆشخانەیەکی سنگ یعنی هەناسەی گشتگی کاوانش هەمووی لە خۆیەگرێ و بەشەکانی تریش ئەو کاتە ژماری نەخۆشەکان زۆرە بێ ئێستا لە کاتی ئێستا ڕۆژانە دە بۆ 15 جاریوایە 20 جاریوایە کەمتر نەخۆش لەو خەستەخانەیە ئەخەوێنرێ ئەوانەی کەوا تەنها کێشەی زۆری نەخۆشی هەناسەیان هەیە لەوێ ئەمێننەوە بە شەوان ماوەتەوەی کە هەندێک ئامێری وەکو سیتیسکان و شتانی بۆ جێبەجێ بکرێ بۆی بتوانێت نەخۆشەکانی تریش بێنرێ بۆ ئەوانی کە لە نەخۆشخانی شارە خێنرێنەوەوانە بۆی بتانی زوو یان بە ئاسانتر متابعی نەخۆشەکە بکەی ناکرێ نەخۆشی لێ بخێنی پێویستی بە سیتیسکان بێ بینێتەوە بۆ خستخانی شار و بێتەوە جارێک کەومانە لەبەرەوە ئێستا لەو ئاستایە ئەگەر بتوان ڕێوانشی بۆ دابین بکرێ ئەوەژەکرێت تەڵان ئامێری هەناوبینی با بڵین سنگ کە پێوترێ نازووری سنگ سیەکان ئەوانەی تیاکرێت جیازی PFT تیانی ئەو شتانی پێویستن کە بە هینەوە مختبەرێکی زۆر باشی تایە و دەرمانانە کە پێویستە دابین کراوە و دکتۆر و کارمەند و ئەوانەی لێ لە ڕاستیکە دەستخۆش بەگشتی گرفتی سەرەکی ڕۆژانەتان نییە گرفتی سەرەکی ڕۆژانە ئێستا نەک هەر ئێمە هەموو نەخۆشخانەکانی تر دوێنێ ینی ئەوەم بینی کە نەخۆشخانەی مناڵان هاوارەکە بوو کارمەند نەخۆشخانەکانی ئێمە کێشەی سەرەکیمان یەکێک لە کێشە گشتەکانمان با بڵێن سەرەکیەکانمان بریتە لە کەمی کارمەند بەڕاستی کارمەند کەمی کارمەند و ئەو کەسانی کە ئەوە نەخۆشخانە ناتوان بڕێەوە ئەبێتە هۆی گرفتێکی زۆر کە ناتوانرێت بە شێوەیەکی باشتر با بڵین ئەو خزمەت گوزارە تەندروستی بگرێنێ بە هاوڵاتیان ئەو گرفتی سەرەکی ئێمە بەڕاستی ئەگەر کارمەندی زۆرتر هەبێت توانین نەخۆشخانەکە بەرەو گەورەتر بکەینەوە وەکوتم ئێستا ئەگەر تۆ کارمەند و کەسی ترن نەبێ یا بێنە نەخۆشخانەکانی ترۆ بینی ئەو نەخۆشخانە تازەی کە دوێنێ کراوەوە بەجارێ هەر ئاوا بمێنێتەوە هەتا کارمەندی باشی بۆ دابینەکە وڵاتانی کێشکاوە ببینن بۆ شێوەی ئەوانی ژەنگە نێنە پێشەوە بۆ کاری تر ئەوان هەر لە ڕاستیەکە من لەو بوارەیان نیم کە ئەوان بیر لە چیەکەنەوە بەڵام ئەوان حەزەکەن دڵیان پێخۆشە ینی ئەم نمونەیە بازەکەم ئەوە نییە بڵێم کە ئێمە لە شاری سلێمانی یا هەرێمی کوردستانی بەڵام تا ئەم دقێش کە ئەڵمانیەکانیان نەخۆشخانەکەی خۆیانە بینن لە سلێمانی دڵیان بەوە خۆشە کە تا ئێستا لەو 5 نەخۆشخانەی کە لە عێراقا کراوەتەوە
تا ئەم کاتی کە باسێکم ئەڵێن پاک و تەمیزترین و باشترین نەخۆشخانەیە کە ئێمە لە عێراقا کردبێتمانەوە بەعزێ یعنی لەو 4-5 نەخۆشخانەیە یەکدوانێکی هەر ئێستا ناتوانانی بچیتە ناوی ئەوەنە پیس و پۆخڵ و ناشرین و هین بووە ئێمە توانیمانە بە پاک و تەمیزی ڕایگرین نەخۆشەکان هیم کە یعنی ئەوە بۆ خۆی دڵخۆش ئەوان حەزەکەن ئەو پارەی کە سەرفیان کردووە لە شتێکا بیبێت بەڵێ جێگەکەی بینەوە ئەوان وا پێیان خۆشە ئێمەش خۆمان وا پێمان خۆشە بەڵام جاری وا هەیە ناتوانانی دەست کورتە بێت دەستان خۆش بێ دکتۆر سپاس ئامادەبوون زۆر سپاس زۆر سپاس بەخێرات سەرچاو دەستان خۆش بێ ماندوو نەبن